ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم دوو صفەتی زۆر گەورەی هەیە. عەزیز عەلەیه ما عنیتم، زۆر قورسە لەسەر دڵ و دەرونی، غەمبار دەبێ، ناڕەحەت دەبێ، ئازاری دەرونی و جەستەیی دەچێژێ کاتێک کە ئێوە تووشی گوناهی لای خوا و گرفتاری ژیان دەبن. هەر شتێک ئێوە گونەهباری لای خوای پەروەردگار بکە ئوممەتەکەی، هەر شتێک ئێوە گرفتاری ژیانی ئەم دنیایەتان بکە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دڵگران دەبێ. چەند ناڕەحەت دەبێ کاتێک یەکێ لە ئوممەتی گونەهبار و گرفتار بێ. حەریص عەلەیکم، زۆر سوورە لەسەر ئێوە بۆ چاکەکانتان، زۆر بەتەنگتانەوەیە. کەسێک کە باوکێکی دڵسۆزە چەندە وەکو جەنابتان دڵسۆز و خەمخۆر و لێبڕاوە بۆ قەزانجی مناڵەکانی، بە هەزارەها ئەوەندە دڵنیا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوورە لەسەر بەدەستهێنانی هەر قازانجێک و خۆشیەک، هەر فەرەحیەک، هەر شتێک کەوا مرۆڤ بەختەوەری دنیا و قیامەت بکە، ژیانی خۆش و کامەران بکە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوور بووە کە بە ئێمەی بگەیەنێ. بۆ ئیمانداران ڕەئوف ڕەحیم، ئاگادارتان دەکاتەوە خۆپارێز بن لە خراپەکان. زۆریش بە بەزەییە کە تووشی هەڵەش بوون دەستان پێوە نانێ واستان لێ ناهێنێ، هێشتا میهرەبانە و ئامێستان بۆ دەکاتەوە و پاکتان دەکاتەوە و ڕێگەی ڕزگاربوونتان نیشان دەدا.